لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکان ڕوبەڕووی ڕەوشێکی دژوار بووەتەوە و جگە لە کێشەی خاک و ناکۆکی سیاسی گرفتی گەورە لە بەردەم ئابووری هەرێمی کوردستاندا دروست بووە. بەڵام سەرباری هەموو ئەم کێشانە جگە لە کۆبوونەوەیکی نێوان پارتی و یەکێتی لە چەند ڕۆژی ڕابردوودا تا ئێستا هیچ کۆبوونەوەیەکی تر بۆ چارەسەرکردنی کێشەکان لە نێوان لایەنەکاندا بەڕێوە نەچووە. ئەمەش لە کاتێکدایە هەرێمی کوردستان لە بەردەم چارەنووسێکی نادیار و لێڵدایە. لە پێش ڕیفراندۆمەوانە زۆربەی زۆری کۆبوونەوەکان بۆ ئەوە بوو کە لە ڕوانگەی حیزبی و لە با بڵێن بەژەوەندی حیزبیەوانێ کۆبوونەوەکان ئەکرا هیچ ڕەشای ئەوە ناکرد کە ئەم بڕیارە بە شێوەیەکی مۆزوعی درراوە بە شێوەیەکی مۆزوعی نەدراوە ئەویان فرامۆش کرد. بەڵام کۆبوونەوەکانیان ڕۆژانە بوو یا با بڵێن ئەگەر هەموو ڕۆژێک نەبوو چەند ڕۆژارێک کۆ ئەبوونەوانێ بۆ ئەوەی کە زیاتر مەسەحە سیاسیەکان تێک نەچێ. بەڵام لە دوای ئەوانێ لە دوای ئەحداسەکانی با بڵێن گرتنەوەی شاری کەرکووک و کێشانەی تر ئەو لە دەزانی زوو بە زۆری ئەو ناوچانی کە پێشتر لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێم بوو نەیتوانی وەکو پێویست پارێزگاریان لێ بکە و نەشیتوانی وەکو پێویست مفاوەزاتی وردیان لەسەر بکە. لە دوای ئەمە شەوانی دیسانەوە هێزە سیاسیەکان بە هەر هەمویانەوەوانێ بەبێ ئیسtisناکردنی هیچ لایەک دیسانەوە بەجددی ئەم کێشیان وەرنەگرتووە و مەسەلەی بژێوی خەڵک کە لە سەرکی ترین ئەولەویاتەکانی حکوومەتی هەرێم و دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە بە حیزبەکەی خۆشمەوە مەفروزە کاری لەسەر بکرێ و مەفروزە کاری جدی بۆ بکرێت. قەیرانەکانی هەرێمی کوردستان لە دوای بەڕێوەچوونی پرۆسەی ڕفراندۆم قوڵتر بوونەتەوە. هەرچەندە هەرێمی کوردستان ئەنجامی ڕفراندۆمەکەی هەڵپەساردووە بەڵام هێشتا سەواری ئەو تەم و مژە نەڕەویوەتەوە و ئەگەری مەترسیەکان هەر لە شوێنی خۆیانن. یەکگرتووی ئیسلامی کوردستان دەڵێت ئێستا جیا لە هەموو کاتێک کاتی یەخستنی نێوماڵی کووردە. پێش 16 ئۆکتۆبەر و دوای 16 ئۆکتۆبەر بە قەنەعەتی من ئەو لێک تێگەیشتنی لێنەوان هێز و لایەنە سیاسیەکانە کە پێویست بوو هەبێت نەبوو و ئەو کێشانێک کە لە هەرێمی کوردستاندا هەبوو کێشەکان بە چارەسەر نەکراوی هێڵدرانەوە کەڵەکەبوونی کێشەکان لە هەرێمی کوردستاندا بەشێک لەم بارودۆخەی ئێستەی خوڵقاندووە. بۆیە ئێستش تاکە ڕێگە لە بەردەمی هێز و لایەنە سیاسیەکان تەنها کۆبوونەوەی لەگەڵ یەکتری بە زمانی حیوار بە ڕوحی لێک تێگەیشتن و بە هەناسەی دۆزینەوەی پرۆژەیەکی ئاوبەشی نیشتیمانی بۆ دەرباسکردنی کوردستان لەم بارودۆخی کە ئێستا تێکەوتووە. ڕفراندۆمەکەی باشووری کوردستان ناکۆکی لایەنەکانی قوڵتر کردەوە. بەڵام بەرپرسانی پارتی دەڵێن مێژووەوەی سەلماندوو هەر کاتێک نێوماڵی کورد ناکۆکی تێدا بێت گەلی کورد زیانی گەورەی بەرکەوتووە. ئەگەر ینی بگەڕێنەوە بۆ مێژوو هەر کاتێک ناوماڵی کوڕێک ببێ ینی کورتوانیوێتی تحقیقی ئامانجەکانی خۆی بکات. بۆیە پێش هەموو شتێک ئەبێ هەمومان ینی هەمومان لەژێر پەرچەمی کوردستان لەسەر خاشی کوردستان کۆبینەوە و یەکدەنگ و یەکڕابین کێشەکانمان تێپەڕێنی. کۆبوونەوەکانی پێشووتری لایەنەکان بەهۆی ئەنجامەکانیان زۆرترین ڕەخنەی هاوڵاتیانی بەدوای خۆی داهێناوە. ئێستا کە ڕەوشێکی دژوار لە باشووری کوردستان سەریێڵداوە داوا دەکرێت لایەنە سیاسیەکان ناکۆکیەکانیان وەلا بنێن و پێکەوە مەترسیەکان لەسەر هەرێمی کوردستان دوور بخەنەوە. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.